کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە هەنگاوێک بێت بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێم، هەرچەندە بەرپرسانی پارتی و یەکێتی دەڵێن لە کۆبوونەوەکەدا باسی پەیوەندیەکانی هەردوو لایەن کردووە، بەڵام زۆرترین گفتوگۆکەیان تایبەت بوو بە دوورخستنەوەی گۆڕان لە حکوومەت و پەرلەمان. هەم هەواڵانی پارتی دەبێت ئەم پێشنیار و بۆچوونانی کە تەرحکران لەناو خۆیانە دوابڕیاری لەسەر بدەن و ئێمەش دەبێت بچین لەگەڵ هەموو لایەنەکان گۆڕان کۆمەڵ یەکگرتو قسە و باسەکان بکەینەوە و ئەوەی کە لەم جەوە ئیجابی ئەم کۆبوونەوە بوو نەقڵیکەین بۆ ئەوان بۆ ئومێدی و ئەوەی کە جەوی ئیجابی ئەوانش نەقڵکەین بۆ داخوازی بێ بە مەرج بۆ دادە هەموو لایەکمان داخوازیمانەیە بۆ ئەیکەین بە مەرج کە کردمان بە مەرج بێگومان گرێکوێرە دروستەکە داخوازی حەقە. بە پێی زانیاریەکانی ئەنارتی کە لە سەرچاوێکی تایبەتەوە دەستی کەوتووە، یەکێتی سێ پێشنیازی خستووەتە بەردەم پارتی کە ئەمانن: پێشنیازی یەکەم، پەرلەمان کارا بکرێتەوە و بگەڕێتەوە بارە ئاسایەکەی خۆی و ئەگەر گۆڕانکاری لە دەستەی سەرۆکاتی پەرلەماندا بکرێت دوای ئاسایی بوونەوەکە ئەنجام بدرێت. پێشنیازی دووەم، یەکێتی داوای کردووە سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی گۆڕان بگەڕێنەوە سەر کارەکانیان. پێشنیازی سێم، یەکێتی داوای کردووە کۆبوونەوە پێنجقۆڵیەکان لەسەر پرسی سەرۆکاتی هەرێم دەست پێ بکەنەوە و گفتوگۆ لەسەر پرۆژەکانی تایبەت بە سەرۆکاتی هەرێم بکرێت. برادرانی یەکێتی ئەمڕۆ هەندێک پێشنیاریان باس کردووە. ئێمە نامانەوێت ئێمە ئەمڕۆ بچینە ناو وردەکاری ئەو پێشنیارانە، چونکە بەڕاستی دەمانەوێت یەکەم لە ناو خۆمان باسی لێ بکەین، دوای ئەوەی کە باسی لێ دەکەین بە تاکید دەبێت لەگەڵ برایانی یەکێتی دانیشتن بکەینەوە بۆ ئەوەی قسە بکەین. ئەوەی ئەمڕۆ لە برادرانی یەکێتی گوێمان لێبوو لە هەستکردن بە مەسئولیەت و حەلی ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستان هەیە لەو چوارچێوە ئێمە وەرمان گرتووە. هەرچەندە خاڵی چەقی ناکۆچەکان لە نێوان پارتی و گۆڕاندایە و کۆبوونەوەکەش تایبەت بووە بەم کێشەیە، بەڵام گۆڕان ڕایگەیان ئاگاداری پێشنیازەکان یەکێتی نین و گۆڕانکاری لە هیچ پۆستێکیشدا ناکەن. ئێمە ئەو پێشنیازەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان گوای داوێتی پارتی دیموکراتی کوردستان ئێمە ئاگامان لێ نییە و ئێمەیان ئاگادار نەکردوێتەوە. ئەبێ ئەو بارودۆخە ئاسایی بکرێتەوە، واتە وەزعەکە وەکو پێش 12 ئۆکتۆبەری لێبێتەوە، سەرۆکی پەرلەمان بچێتەوە سەر کارەکەی خۆی، پەرلەمان دەست بەکار بوو ئەرکەکانی خۆیان بکەن، وەزیرەکانی گۆڕان بچنەوە سەر شوێنەکانی خۆیان. هیچ مرجێک لە هیچ کەسێک قوبوڵ ناکەین، بەڵام لە دوای ئاساییکردنەوەی بارودۆخەکە ئێمە ئامادەین گفتوگۆ لەسەر هەموو ئەو قەیرانانی کە پێشتر ئاماژەم پێکرد بیکەین و چی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئەزمونەکەمان پێ ئەوە دەکەین. بەرپرسان یەکێتی دەڵێن پێشنیازە نوێەکانیان تەنها لەگەڵ پارتی باس کردووە و دواتر لەگەڵ سێرانەکەی تریش تاوتوی دەکەن. گۆڕان دەرگای گفتوگۆ دەکاتەوە هەر کات سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی گەڕانەوە. ئەمە هەڵوێستەکەی سەرەتایەتی و هەتا ئێستاش بە نەگۆڕی ماوەتەوە. هێمن مەحموود یەنارتی، سلێمانی.